لەگەڵ هاتنی بەلێشاوی کۆچبەرانی کورد بۆ ئەوروپا و بەریتانیا ژمارەیەکی زۆر لە خاوەن بڕوانامە بەرز و شارەزاکان لە سێکتەرە جیاوازەکان کۆچیان کرد. بەشێک لە خاوەن بڕوانامەکان لە وڵاتی دووەمیش دوانەکەوتن، بە خێرایی تێکەڵی ژیانی ئێرە بوون. ئەم جارە دەچینە شارە دڵڕفێنەکەی بەریتانیا، لەندەن، پایتەختی بەریتانیایە. لەندەن ژمارەی دانیشتوانی 9,500,000 کەسی تێپەڕاندووە کە بە هەزاران کوردی هەر چوار پارچەی کوردستانیشی لەخۆ گرتووە. ئەگەرچی زۆربەی کوردەکان سەرقاڵی کاری بزنسی بچووک و مامناوەندن، بەڵام بەدەیان و سەدان خێزانی دیکە سەرقاڵی خوێندن و بەدەستهێنانی بڕوانامەن. لە ئێستادا کەم نەخۆشخانەی بەریتانیا هەیە پزیشکێکی کورد یاخود ژنەپەرستارێکی کوردی لێ نەبێ. ئەمڕۆ دەچینە ماڵی شەو بۆ محەممەد کە پسپۆڕی زانستی خۆراکی و ڕاوێژکاری تەندروستیە، لە یەکێک لە دەرمانخانە بەنێوبانگەکانی بەریتانیا کار دەکات. هاوسەرەکەی شەو بۆ محەممەد ڕاوێژکاری کڕین و فرۆشتی ئۆتۆمبیلە لە لەندەنی پایتەختی بەریتانیا و هەروەها هەر یەک لە منداڵەکانیشی سەرقاڵی خوێندن و بەدەستهێنانی بڕوانامەی بەرزن لەو شارە. ئەمڕۆ دەچینە نێو ماڵی شەو بۆ محەممەد زیاتر لە نزیکەوە ئاشنایان دەبین. ئەگەر بتوانێت بێ زەحمەتوانم بۆ تەواوکەی من تەواو نەکردووە، دوای ئەوەش بتوانی ماستەکانم بۆ تێکی بێ زەحمەت. ئەمە تقریبا شۆربای میسکەکە بووە. نۆکێکی جوانە بەڕاستی، شەو کردمانە ئاو. ئیتر من زۆر خم تێ نەکردو، دوایی هەچ کە سەرویستی تۆزێ خوێی تێکە. ئەگەر بکرێ ڕاهۆز و لاروز بێن ئەم شتانە لەگەڵمانە بۆمان بکەنە سەر مێزەکە. سەریکە چەند ڕەنگاوڕەنگیشە، ئەوە زۆر تەندروستە، ڕیشاڵی زۆری تایە. تۆ ئەوە بەرە بێ زەحمەتکانیش ئەوەی لاروز دەبێت دیار بێ کامیانە ئەوە تونترەی لاروز ئاروز ڕوون بێ زۆر باشە، منیش حەزەکەم ڕوون بێ بخۆشم. ئەمڕۆ پلانتان چییە؟ پارک چیەکەن لەوێ؟ یاری تۆپتۆپێنەکەین. یاری تۆپتۆپێن. دوای ئەوە چی بکەین؟ بڕۆین بۆ ئەو ڕێستورانتە لەوێ نانێکە خۆین بۆ ئێوارە بەیەکەوەی چونکە ویکەندان تەنها ویکەندانمان هەیە بەیەکەوە نییە، ڕۆژەکانی کە زۆر سەبقاڵی ناتوانین بە شێوە کۆبینەوە بەڕاستی. ببینە تۆڵێکی ناڵەکان چیان بەدڵ بێ واکەین. چۆنە نیسکێنەکەی؟ خۆشە بەدڵتانە؟ زۆر دەسپاس. ئەتکا سەوزەکانیش بخۆن بەڕاستی زۆر گرنگە سەوزەکان لەگەڵ نیسکێنان بیخۆین. پارچە پەنیری هەلومیشم ڕێتێ لەگەڵ دوو زەیتونیش، دوو زەیتون. من ناوم شەو بۆ محەممەدە، بۆ ماوەی 22 ساڵە لە وڵاتی بەریتانیا ئەژیم، دانیشتووی شاری لەندەنم، هەروەها دایکی 4 منداڵیشم. منیش هەر وەکو هەموو پەنابەرێکی تر کە هاتوومەتە ئەم وڵاتە هەنێت تەنگ و چەڵەمە هاتوتە ڕێگام بە حکمی ئەوەی کە ئەم وڵاتە وڵاتێکی بێگانەیە، زمانەکەی و کەلتورەکەی زمانی و کەلتوری ئێمە نییە. بۆ من لە سەرەتادا تۆزێ قورس بوو هەتاوەکو لەگەڵ کەلتور و داپوونەریتی ئەم وڵاتەیە ڕابێم، بەڵام من خۆشبەختانە بە یارمەتی هاوسەرەکەم توانیمان بەیەکەوە ئەو پێگەی کە هەمانە لە کوردستان پەرەی پێبین لە بواری خوێندنەوە. یەکەم هەنگاو کە لێرە بتوانانی کلیدی سەرکەوتنەکان ئەوەیە کە تۆ زمانی ئینگلیزی فێربی، بەبێ زمانی ئینگلیزی ناتوانانی هیچ کارێکی کا هیچ شتێکی تر بکەیت، هەنگاو بنەی بۆ خوێندنی باڵا یاخود هەر شتێکی کە خەونێکی کەت هەیە لە وڵاتە بەدیبێنی. لە سەرەتایە من کەمێک ئینگلیزیمە ئەزانی لەبەرەوەی لە کوردستان لە سیڤ دە چڵدرنی بەریتانی کارم کردبوو، کەمێک باگراوندی ئینگلیزیم هەبوو، بەڵام ئەوە بەس نەبوو، ئەوە شتێکی زۆر کەم بوو.
بوو لێرە پەرم بە زمانی ئینگلیزیە جاری وا بوو لە ڕۆژێکە 2 کۆلیجە ڕۆشتم زۆر حەزم بە خوێندن بوو بە تایبەتی زمانی ئینگلیزی زمانەیەەکە زۆر گرنگە کە هەمووان بیزانین پاشەوە بیرم کردەوانێکە چۆن پەرە بە خوێندنەکانم بم من دایمەتوینی خوێندنم هیوادارم هەموو خانێکمێکیش بەم شێوەیە بەردەوام بێت کە هاتە وڵاتێکەوانێ خۆی ڕۆڵی خۆی ببینە هەمووەکو دایک ڕۆڵی خۆم بینیوە و هەر وەکو خانمێکی کورد توانیمە لە ئاستێکا بچمە زانکۆ هاتمە ئێرە خەونەکەم ئەوە بوو کە بواری زانستیە بە تایبەتی من باگراوندی من لە زانست و تەندروستیایە چوم چەند زانکۆیەک هەبوو لێرەکە لەو بوارەیە کە من ویستم بخوێنم وەکو زانستی خۆراکی هەوڵمما کە وەرگیرام زۆر خۆشحاڵ بووم زۆر پێم خۆش بوو لەگەڵ خێزانەکەما دانیشتم قسەمان کرد داوای هاوکاریم لە هاوسەر و مناڵەکانم کرد وتم کاتی ئەوەیە کە ئەو خەونی خۆم بەدی بێنم ئەوانش بە خۆشحاڵیەوە حەزیان کرد یارمەتیم بن بە تایبەتی هاوسەرەکەم بەڕاستی هاوسەرەکەم ڕۆڵی زۆر جیاواز دەبینی ڕۆڵی هاوسەرەتی ئەبینی ڕۆڵی باوکایەتی خۆی ئەبینی ڕۆڵی دایکایەتیش ئەبینی ئەو لە کاتێکە کە من ئەم خوێن ئەو مناڵەکانی ئەبر بۆ خوێندنگا ئەیبردن بۆ دەرەوە بازاری ئەکرد شۆپینی ئەکرد نەیهێشتووە کە من مەڕاستی بڵێم بۆشایەک هەیە دڵم لای مناڵەکانە بە بەردەوامی تەژەیەکردمەوی تەواوی کە جاری وا بووە زۆر قورس بووە بەڕاستی بواری زانستی بە تایبەتی لە وڵاتەیە زمانەکە زمانی خۆت نەبێ زۆر قورسرا من لە زانکۆی شاهانەی بەریتانی وەرگیرام لە بواری زانستی خۆراکە خوێندم خۆشبەختانە بەسەرکەوتوی تەواوم کرد لە تەمەنێکی زۆر گەورەشا دەستم پێکرد بەڵام تەمەن هیچ کاتی ڕێگر نەبووە هەش کەسێ بێوێ بە خەونی خۆی بگاتوانە هیوادارم هەمووان کە هێنا ئەم وڵاتەوانێ بوونی خۆیان بسەرمێن بە تایبەتی خانمەکان کاتێکە ئەوەم تەواو کرد و بێجگە لەوەش من ئیش و ئەرک و نیشتیمانی خۆشم بەجێگیانوە هاتم ڕێکخراوێکی کوردیم دامەزران لەبەرەوەی ئەو ڕێکخراوە خزمەتی زمان و ناسنامە و کەلتور و دابوونەری کودەواری بکە زۆر پێم خۆش بوو ئەوش هەر بە هەمان شێوە بە هاوکاری هاوسەرەکەم بەڕاستی لە سفرەوە دەستمان پێکرد ڕێکخراوەکە هیچ شتێکمان نەبوو بەڵام دوای ئەوە وردە توانیمان بوونی خۆمان بسەلمێنین و جێی دەستخۆشی هەمووان بوون ئەو خەڵکانی کە هاتن بۆ لامان دەستخۆشێکی زۆریان نێکن ئەمە هانێکی زۆریان داین کە بتوانین برانچی تر بکەینەوە خوێندنگە لە شار و شارۆژگەکانی دەرەوەی لەندەنیش بکەینەوە ئەو کاتە من کاتێک ئەم خوێندنگانم کردەوە توێنی ئەوە بووم کە مناڵی کورد و گەنجی کورد کە زمان و کەلتور و ئاداب و تەقالیدی خۆمان فێر بن لەبەر مناڵەکانی خۆشم هەفتانە مناڵەکانم لەگەڵما هاتن هەم زمانەکەش فێرە بوون هەم لە کاتی پشوەکانیشا یارمەتی مناڵەکانیانەیە چێژێکی زۆرمان لێ ئەبینی بەڕاستی هەفتانە هەم وەکو شتێکی بارێکی کۆمەڵایەتی و هەم لە ڕێی ئەوەی کە سەیران و هەنێ ئەکتیڤیتی و چالاکی جیاوازمان هەبووە لە ڕۆژی زمانی دایکە لە ڕۆژی ئاڵای کوردستانە لە ڕۆژی پۆشاکی جلی کوردیە ئەوە هەروەها لە هەموو ئەم گرنگتر ئەوە بوو لە نەورۆزە ئێمە ئەم چالاکیانەمان کردووە هەم چێژێکی تایبەتی هەبوو بۆ خۆشمان هەم وەکو مناڵەکانیشمان ئاشنابوون بەو ناسنامە و کەلتوری کە هەمانە لە ڕێی زمانەوە و لە ڕێی جلی کوردی و لە ڕێی خواردنەوە و کوردەوارەکانەوە من هەمیشە لە خزمەتی کۆمەڵی کوردیا بووم و حەزەکەم کۆمنتی کوردی لە لوتکیا بێ من کاتێککە زانکۆم تەواو کرد چەند ئیشێکی جیاوازم لە خۆم گرت یەکێک لەوانە وەکو چۆنەڵێ وەکو ئەدڤایزەرێک و نوتریشن ئەدڤایزەیەم بە ئۆنلاینی شێکەم و بە فەیس تو فەیسی شێکەم چەند کلاسێکم هەیە لە بۆرە وێستمینستەر چەنەها کۆرسی جیاواز بە خێزانەکانە لەمەوە بە مناڵەکانە لێمەوە بەوانی لە سەر و 40 ساڵەوەن وەکو نیوتریشن ئەدڤایزی خواردن و خۆراکی تەندروستیان ئامۆژگاریانەکە و هەروەها کارێکی تریشم هەیە لە بوتسا لە فارمەسەکەی بووسک وەکو ئەدڤایزەر وەکو ڕاوێژکاری تەندروستی لە وێژکارەکەم ئەمە کارێکە زۆر بە پیرۆزێزانم زۆر خۆشحاڵم کە ئەم کارەکەم بەڕاستی من ئەڕۆم بۆ سەرکار من خۆم حەز ئەەکەم بە پێ بڕۆم زیاتر و یاخود بە پاس بڕۆم بۆی ژینگە پارێزی ئەرکی سەرشانی هەمومانە بیپارێزین
سارێکی خۆم پار کردووە بەڵام حەز ئەەکەم هەم پێی تایە ئەمەی کە سارە بەکارێنم و هەم پاسیش کە بۆ ژینگە بە ئاشە بەڕاستی هیوادارم هەموو کەسێ بتوانێت پابلیک ترانسپۆرت بەکاربێنێ زیاتر وەکو لەوەی کە سارە بەکاربێنێت بە تایبەتی ئێمە لە ناو سنتەری لەندەنین زۆر قورسە کە ساری خۆت بەریتە دەرەوە بڕۆی لە بەرەوەی هەم شوێنی پارکین نییە و هەم بۆ ژینگەش باش نییە ئێمە پێمان خۆشە ژینگە پارێزی ئەرکی سەرشانی هەمومانە زۆر خۆشحاڵیشم هەم بۆ باری دەرونیەکەی خۆشم باشترە بەڕاستی کە هەم بە پێ ئەڕۆم شەڵی وجدانم ئاسوودەیە لە بەرەوەی کە نابمە هۆکاری ئەوەی کە ژینگە پیسکەم جا هیوادارم هەموو کەسێ بتوانێت زیاتر ئەو ڕێگانەی هاتوچۆ ئیتر پاسکیل بێ ئەگەر سەلامەت بێ و یاخود ئەگەر پاس بێ بەکاری بێنن زیاتر وەک لەوەی سارەکانیان. هیوادارم هەموو خانوێکی کوردیش بتوانێت بێتە ئەم وڵاتەوانێ پەرە بە خوێندنی بە ئەگەر من بتوانم لەم تەمەنیا و بەو مناڵانەوە ئەوە کارە بکەم ئەویش ئەتوانێ بیکە بەڕاستی ماندووبوونێکی زۆرەوەی هیچ شتێک ئاسان نییە بەتابەتی لە وڵاتێکی بێگانەیە زمانەکەی خۆت نەبێ بەڵام من دڵنیام ئەتوانن بە هەوڵ و ماندووبوون و ئەو خەونی کە هەیەە ئەتوانن بیهێنەری بەشەرتی هەوڵی بۆ بن و پێداگیری کە لەسەر مافەکانی خۆیان ئافرەت مافی پارێزراوە ئەگەر خۆی بێوێ. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری هەردوو کۆمپانیای بەمۆ تراڤڵ و کۆمپانیای داڤینجی سولەیستەر لە بەریتانیا پەخش دەکرێت. گەردەتەوێ گەشتێکی بێکێشا بە نرخێکی گونجاو بکەی؟ گەردەتەوێ بە باشترین هێڵی فڕۆکە گەشت بکەیت و تووشی دواکەوتن نەبی؟ ئەوە بەمۆ تراڤڵ بکا بە هاوڕێی خۆت. بەمۆ تراڤڵ تاکە کۆمپانیای کوردی بەریتانیا لەگەڵ دەیان هێڵی ئاسمانی جیهانی لە ئەوروپا و ئەمریکا پەیوەندی ڕاستەوخۆی هەیە. بەمۆ تراڤڵ ئەزموونی 16 ساڵ کاری لە بواری گەشت ڕێخستن و دابینکردنی تیکتی فڕۆکە بۆ سەردانی کەرانی هەیە. جگە لەمە بەمۆ تراڤڵ خاوەنی بڕوانامەی IATA نێودەوڵەتیە. بەهۆی متمانی هاوڵاتیان بە بەمۆ تراڤڵ تاوەکو ئێستا 70,000 گەشتی لە سەرانسەری جیهان ڕێخستووە و خاوەنی ژمارەیەکی پێوانەیە. بۆ دڵنیابوونت لە گەشتەکەت و بۆ ئەوەی بزانیت کە ئەو کۆمپانیای تیکتی گەشتەکەت بۆ دابین دەکات ڕاستەوخۆ لەگەڵ هێڵە ئاسمانیەکان پەیوەندی ڕاستەوخۆی هەیە ئەوە بێ دوودڵی بزانە بەمۆ تراڤڵ لەگەڵ هەریەک لە هێڵەکانی تورکش ئێرلاین، قەتەر ئێروەیز، بریتیش ئێروەیز، ڕۆیال جۆردنیەن، ئیماراتس ئێرلاین، ئۆستریەن ئێرلاین، لوفتانزا لینکی ڕاستەوخۆی هەیە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بگرن بە ژمارەکانی بەمۆ تراڤڵ. کۆمپانیای دەڤنچی سۆلیسیتەر. کۆمپانیای دەڤنچی سۆلیسیتەر کۆمپانیایەکی پارێزەریە لە وڵاتی بەریتانیا بە شێوەیەکی یاسایی کار دەکات و خاوەن ئەزموونێکی دوور و درێژ و سەرکەوتووە بە هاوکاری و پشتیوانی چەند پارێزەرێکی لێهاتوو شارەزا و دڵسۆز خزمەت دەکات لە بواری ڤیزای جۆراوجۆر لەم بوارانەی خوارەوە. ڤیزای خێزانی، سپاوس ڤیزا، ڤیزای گەشتیاری و سەردان، ڤیزای بزنس و ڤیزای کارکردن، هەروەها ڤیزای وەبەرهێنان، ڤیزای خوێندن بۆ خوێندنی باڵا وەکو ماجستەر و دکتۆرا، هەروەها جۆرەکانی تری خوێندن. کۆمپانیای دەڤنجی سۆلیسیتەر ئامادەیە بۆ وەرگرتنی کاروباری کۆچ و کۆچبەران و نوێنەرایەتی و پەنابەران لە بەریتانیا. هەموو هەنگاوەکانی دادگا هەتا دوا قۆناغی کەیسی پەنابەریەکەتان. ئامادەین بۆ داواکردنی ڕەگەزنامە و تازەکردنەوەی پاسپۆرت. ئامادەین بۆ گرێبەستی تیجاری و مڵکداری خان و دوکان. بەڕێوەبەری گشتی کۆمپانیای دەڤنجی سۆلیسیتەر پارێزەر و ڕاوێژکاری یاسایی نەجات محەممەد. ناوم ڕێوین کەریمە، 22 ساڵە لە وڵاتی بەریتانیا دەژیم لە شاری لەندەن. من خەڵکی شاری سلێمانیم. لە ساڵی 2000 هاتوومەتە دەرەوە لە کوردستان.
لە بیدایەتینەوەکانە لەگەڵ چەند ڕێکخراوێکی بیانیە کارم کردووە NGO لەوانە IRC ئەمریکی سیف چلدرنی بەریتانی کەیری ئوسترالی ئەخیر جاریش لە WHO بووم لە کوردستان لەگەڵیانە پێشوی بێمە دەروانە من خۆی مەحەدی تۆبیم تەواو کردووە لە سلێمانی و ساڵی 2000 هاتیم بۆ بەریتانیا وەکو هەموو پەناهەندەیەکی کە هاتوین بۆ بەریتانیا گەیشتینە بەریتانیا و خۆم و هاوسەرەکەم و کاتە کوڕێکمان هەبوو کاکە ڕاوەزمانە بوو ئەمری 6 ساڵان بوو لە سکۆتلەندا بووین یەکەم جار لە شاری گلاسگۆ بۆ ماوەی 4 ساڵ اینجا دوایی هاتیم بەرەو خوارەوە بۆ لەندەن بەڕاستی خۆم و هاوژینەکەم لێرە بووین لە سکۆتلەندا چەندەها خوێنمان خوێنووە ئەو لەوێ خێزانەکەم زۆر حەزی لە خوێندن بوو منیش زۆرم حەز لە خوێندن بوو باگراوندێکی خوێندنی باشمان هەبوو لە کوردستان کە هاتینە ئێرەش هەوڵێکی زۆرمان نا بۆ خوێندن بەڵام ئەبوایە من و لە بینی من و خێزانەکەمە یەکێکمان بچوونایە بۆ زانکۆ لەبەرەوەی خۆ دەزانی مناڵ بەخێوکردن و مەسئولیەتێکی گەورەیە بێگا لە مناڵەکان بێ و من هەرچەندە لێرە چەند کۆرسێکی باشم تەواو کردووە 2 کۆرسی ئەکاونتێنتم تەواو کردووە لوغەم تەواو کردووە هێڵفکەیرم تەواو کردووە لێرە بەڵام ئەبوایە یەکێکمان بچوونایە بۆ زانکۆ منیش ئەو چانسەما بە خێزانەکەم لەبەرەوەی ئەو زۆر حەزی لە بوارێک بوو کە پێڵێن نیوتریشنست یعنی پسپۆری خۆراکی و خۆشبەختانە لە جامیعە وەرگیرا و چوو لە جامیعەی شاهانەی بەریتانیا لە لەندەن ئەو بواری تەواو کرد بەتەئکید ناڕەحەتیەتە بەردەمە لە بەتایبەتی لە ئەوروپا بۆ مناڵ بەخێوکردن و پەروەردەی مناڵەکانێ بەڵام گرنگ ئەوەیە چۆن پەروەردەیان دەکەیت ئەبێ بە شێوەیەکی تەندروست پەروەردەیان بکەیت و الحەمدوللا مناڵەکانمان خۆم و هاوسەرەکەم بە شێوەیەکی باش پەروەردەمان کردوون و ئاسی خوێنەواریان و زانکۆیان زۆر باشە و الحەمدوللا وا خەریکە هەرمویان پێ ئەگەن وردە و بەتەئکید هەموو پەناهەندەی لێرە تەنگ و چەڵەمەی هەیە ئاستەنگیەتە بەردەمی بەڵامە بێت تۆ بە قۆت بیت بەسەر و ئاستەنگ و تەنگە چەڵمانە سەرکەویت لەندەن زۆر قەڵەباغە بەڕاستیە دەبێت هەمووی ڕاکردن نابێ ڕابکەی بە دوای پاسە بە دوای قتارە ئیشەکەی من لە کاشۆڕوومێک کار دەکەم ئیشی کڕینی سیارە و فرۆشتنی سیارەیە بەیانیان دەوری سەعات 8 دەچمە دەرەوە دەوری سەعات 9 چارێک دەگەمە سەر شوێنی کارەکەم و سەعات 6 تاوا دەم دەگەڕێمەوە بۆ ماڵەوە بەنسبەت خێزانی خۆمانەوانی ڕەوەندی کوردی لێرە زۆرن لە بۆنە و ئاهەنگەکانە هەمووی زۆر جار بەشدارە بین بە تایبەتی لە جەژنەکانە جەژنی قوربانمانەیە جەژنی ڕەمەزان جەژنی نەورۆز و جەژنی سەری ساڵ و ئێمە بەدایان کیلۆمەترە بڕین بەدایان مایاڵە بڕین ئەچین بۆ ئاهەنگێکی کوردی بەس بۆ ئەوەی مناڵەکانمان فێری عادات و تەقالید و کللتوری خۆمان من بە تایبەت کللتوری کوردی لەگەڵ کللتوری ئێرە فەرقێکی زۆری هەیە ئێمامانەیە مناڵەکانمان ئاشناکەین بۆ کللتوری کوردی خۆمان بۆ نمونە لە جەژنانە ئەو خواردنی کە دروستیەکەین چۆن لە کوردستان دروستمان کردووە ساژ لێرە خواردنە عینیشی دروستەکەین هەموودا ئەنیشین لەسەر سفرەیەک جەژنان بەیانیان بەیەکەوانێ ئیت مناڵەکان بە تایبەتی خۆ دەزانین لەم لەندەنە جەنجاڵیەکی زۆرێ قەڵەباڵغێکی زۆرێ جاروایە چین بۆ شوێنێک 10 مایل دوورە 20 مایل دوورە بەس بۆ ئەوەی بگەینە ئەو شوێنە ئەو ئاهەنگە بۆی مناڵەکانمان بێبەژنە بن ئەو ئاهەنگ و کللتورە لە ئاهەنگەکانە خۆمان پۆشاکی کوردی لەبەرەکەین جلی کوردی لەبەرەکەین و وامان لێ کردووە کە مناڵەکانیشمان عینیشت جل و پۆشاکی کوردی لەبەرکەن بۆ ئەو کللتورەمان لەبیر نەچێتەوە لێرەوە حەزەکەم هەموو دایکی هەموو باوکێکە ڕۆلی دایکایەتی خۆشیان بینە و لەگەڵیشە ئەتوانن پەرە بخێننی خۆشیان بنەوانە بۆی هاوسەنگێک هەبێ لە بین ژن و پیاوەکە ئەو کاتە ئەتوانی هەموو شتێک بکەین بە تەنیا شتەکان ناکرێ منیشەڵێم بەڵام من زۆر بەلامەوە گرنگە ژن و مرد هاوسەرەکان هاوژینەکان بەیەکەوە هاوکار بن بۆی مناڵێکی تەندروستی ڕێک و پێک بێنە دنیاوە.
بەڕاستی کەشوهەوایەکی زۆر خۆش لەم پارکە جەگیانێکمان ئێمە پارکانەیە لە لەندەنەوەنی ڕێبین ئەگینە ئاخنکاین بەڕاستی ئەم کەشوهەوایە هەم ئۆکسسیجینمان پێبەخشێ هەم بۆ چامان باشە کە سەیری سروش دەکەین زۆر بەدڵمە بەڕاستی نزیکی شەتەنها 2 دقە لە خۆمانەوە 2 خولەک لە خۆمانەوە دوورە ئەگەرمان نەبووە بەڕاستی ئەم جەنجاڵی لەندەنەی کوشتین بەڵام لەسەرمانە شینگەش بپارێزین بەڕاستی بە پاک و خاوێنی پارکەکان ڕاگونی ڕێبین زۆر ڕاست اینجا ڕێبن زیاتر حەزی دەچێتەوە بێت پارکەکان چی بکەین سمۆری لێ حەزەکەم خواردنیان بێ سمۆری زۆر زۆری لێ هیچیشمان لێ زۆر زۆری لێ لای مەخوان اینیان بۆ کڕم چی پێڵم نەت علی بابایان بۆ کڕم ئیتر لێنە سەر ڕانم علی باباکانیان لێمە جا مناڵەکان زیاتر حەزیان لە فوتبۆڵەکەن تۆپتۆپێنەکەن لەولاترەوانێ لێرە ناکرێت چونکە مناڵی لێ بێ شوێنێک بێکە لە بەڕاستی بەدڵمانە جاوەکەشی خۆشین بێ ناوم دکتۆر ڕاهۆز ڕێبینە لە لەندەنژیم بەستەمێکە لە لیدزم بەروی کۆلجی پزیشکم لەوێ تاو کردووە ئێستا لە خەستخانەکانی لیدز ئیشەکەم لە تەمەنی 6 ساڵیەوە هاتووم بۆ بریتانیا گەڵ باوک و دایکم لەو کاتەوە خۆم مەشغوڵ کردووە بە خوێندن زانکۆی پزیشکیم تاو کردووە ئێستا ئیشەکەم بۆی ببم بە کنسەڵتن لە ناو ڕێیدۆلۆجی عادة ساعات 8 بيانية كما يعيش استعاروا من راقص خانكم من لێرە زۆر سواسی باوک و دایکمەکەم بە هەوڵ و ماندووبوونی ئەوانە گەشتمەتە ئەم ئاستە من وەکو گەنجێکی کورد حەز دەکەم هەموو کوردی گەنجی کەش بخوێنن بۆی بگەنە ئاستێکی باش. من ناوم لاڕۆز ڕێبینە 21 ساڵم من لە گلاسگۆ دایک بووم من لە 4 ساڵیەوە هاتم بۆ لەندەن من ئێستا خوێنم فارمەسی خوێنم لە جامعەیەک لە نۆریچ 2 سەعات دوورە ناوی یونیڤەرسیتی ئۆف ئیست ئەنگلیا من دایکم باوکم زۆر بە منیان وتووە سعی بکەن زۆر یارمەتی منیان داوە بۆ تەواوی مەکتب بکەم ئینجا هەر ستادی بکەم منش حەزەکە کچانی کورد وەکو من سعی بکەن بگەن بۆ شوێنێکە من گەشتوم. زۆر خۆشحاڵم بەڕاستی مناڵەکانم کە لە ئاستێکی زانستی و پەروەردەی زۆر بەرزان بینم هەم ئەوە ئەگەڕێتوانێ بۆ خۆی گەورە ئەگەڕێتوانێ بۆ تواناکانی خۆیان و ئەگەڕێتەوە بۆ دایکیان و هەروەها باوکیشان بەڕاستی لەسەر هەمویانەوە کاتێکە من خوێندکاری زانکۆ بووم پاڵپشتی و هاوکاری هاوسەرەکەم نەبووایان نەمەتوانی ئەم مناڵانە بەم شێوازێکی جوان پەروەردە بکەم و بیان گەێنمە ئاستێکی زانستی بەرزەوە. ئەو ویکەندانی کە بەیەکەوەین هەم لە ماڵەوە خواردنەکان بەیەکەوە خوێن و کاتێکی خۆش بەسەر بین و هەم دوای ئەوەش کە ئەچینە پارکەکانە هەنێ فوتبۆڵەکەن و یاریەکەن و لەگەڵ ئەوە شایان بم بۆ ئەو ڕێستورانتانەی ئەو چێشخانەی کە کوردەواریەکان بەتابەتی بۆ ئەو خواردنە کەباب و کوردەواریانێک کە لای خۆمان هەیە ئێمەش یعنی بە مناڵەکانمانە بناسانی کە زۆر بەرامەوە گرنگە لە باتی ئێمە بچینە
چێشخانەیەکی تر یاخود ڕێستورانتێکی تر حەزەکەین بۆ کوردەکە بێ من هەمیشە هەوڵم ماوە هانی مناڵەکان ماوەکە لە کەلتوری کوردیەوە نزیک بن هەم بە خواردن هەم بە جلوبەرێک هەم بە زمانەکان هەم بە کەلتور و ئاداب و دابوونەری کوردەوارەکانی خۆمان بەڕاستی لێرە مناڵ ئەبینم کە لەو لایاوە من خەتای مناڵەکە ناگرم خەتای دایک و باوکە کاگرم ئەگەر کاتێکی زیاتر بۆ مناڵەکانی دابنێ ئەگەر هەموو کاتەکان بۆ پارەپیاکردن دانێن بە دایکەکە بۆ باوکەکەوانێ بتوانن لایەکیان زەحیە بن بەرە ئەویکان و بتوانن یەکێکان ئاگای لە مناڵەکان بە یەکێکشان لە بواری خوێندنە بەردەوام یاخود لە بواری ئیشکردنە ئەو کاتە مناڵێکی تەندروست و مناڵێکی پەروەردەیەکی جوانی مناڵەکان تەکەی ئێرەی جوارڕۆدا لە لەندەن شقامێکی ئاسیاییە هەموو مەطعمە کوردیەکان و دوکانە کوردیەکان و ئاسیایەکانی لێە عەرەب و کورد و فارس و هەموو نوعێکی لێە شوێنێکی زۆر قەرەباڵ و جەنجاڵ و زۆر خۆشە بەتاکید دێواران کەشێکی زۆر خۆشیە زۆر قەرەباڵەکە ئێستا ئێمە ئەچین بۆ مەطعمی کوردستان مەطعمێکی کوردیە ئەچین بۆ مەطعمە کوردی خۆمان نان دەخۆین کوردستانە خواردە کوردیەکانی هەیە جا خۆتان چیتان بەدڵ بە خۆتان هەڵبژێرن لە کەباب و لە کۆزی و هەموو خواردێکی کوردەواری هەیە هەستان لە چیان بژێرن کەباب پێشکی بە خەراتنی کەناڵی پێیام دەکەین ئەوڕۆ خۆشحاڵین کە لەگەڵ کەناڵی پێیام و لەگەڵ چەند خانەوادێکی بەڕێز سەردانیان کردوین بۆ مەطعمەکەمان کە مەطعم کەباب کوردستانە لە جادەی ئێجۆ ڕۆد 394 جادەیە جۆدۆر جادێکی شعبیە زۆربەی کەڵچە جیاوازەکانی تێدا بە کورد و عەرەب و ئەوروپی و ئەفریقیشەوە و ئێمە لە ڕۆژانە لە سەعات 12 بۆ 11 شەوکراوەین و زۆر هەموو میوانەکان ڕێومان تێدەکەن بە هەموو نەوعەکانەوە بە عەرەب و تورک و ئینگلیز و ئەوروپی و ئەفریقی و هەموو نەوعەکانیەوە بە خۆشحاڵین بە تایبەتی کاتێک کە خۆشحاڵتر دەبین کە خانەوادێکی کورد دەبینین کە سەردانی مەطعەکەمان دەکەن بۆ جەمێ خواردنی کوردەواری لەوانەیە زۆر کار هەیە خانەوادەکان مەجالی ئەوان نەبێ لێرە ئەو کاتان نەبێت لەبەر ئیش و کار و هەندێک شتی تایبەت پێنج سەردانی مەطعەمەکەیکن کە خواردنێکی کوردەواری دەخۆن ئێمە لە زۆر بە خۆشحاڵیەوە کە خواردنێکی کوردەواریان تەقدیم دەکەین و بەدەستی وەستای شارەزا وەستاکانمان هەمووی خزمە ئەکسپریەنسێکی باشیانەیە شارەزای باشیانەیە هەمووی 20 ساڵ بۆ 25 ساڵ ئیشی وەستایی دەکەن لە مەطعەم خۆشحاڵین هەست خانەوادێکی کورد بێ بە تایبەتی بتوانی خزمەتی کەین و بتوانی ژەمەنانێکی کوردی تایبەتی پێشکەشکەین بە خۆشحاڵیەوە. People are rushed. Other people,